سڵاوتان لەبێت بینەرانی پایتەخت میدیا وا دیارە لە چەند ڕۆژی ڕابردووە لە ڕۆژی جیهانی کرێکاران ئێمە وەکو تیمی پایتەخت میدیا کارێکمان لەسەر هونەرمەند و میوزیکزیانی شاعری کەرکووک هەڵگورد عەبدولکەریم کە هاوکات لە پاڵ هونەرەکەیەوە کاری کرێکاری دەکات وا دیارە بە قسەی خۆی کە وەکو باسی کرد کە هونەرەکەی نەیدوانیوە بژێوی ژیانی دابێ بکات لە بۆ هۆیەوە ئێستا کاری کرێکاری دەکات و دوای بڵاوبوونەوەی راپۆرتێکی ئێمە لە پایتەخت میدیا ڕاستەوخۆ بەڕێز شاهۆ نەجم کەرکووکی کەسایەتی دیاری شاری کەرکووک هاتە سەرخەت و پێشوازی لەو گەنجە کردووە. من دەمەوێت بۆ قسەکردن بچمە لای خۆیان کاک شاهۆ سڵاو دەبێت ئەگەر بێتە ئێرەوە دوای بینینی ئەو راپۆرتەی پایتەخت میدیا ڕاستەوخۆ پەیوەندیت بێوەمەوە کرد هەستان چۆ بوو چەناپتان بۆچی ویستان و گەنجە ببینن؟ پێشەکی بە خێراتتان ئەەکەم ئەو ڤیددیۆیان بینی لەلایەن جەنابتان و داتان گرتووە من پێشترش زۆر یارمەتی هاوکارانی هونەرمەندەکانی کەرکووکم داوە ئەوانە شاید حاڵن کە ئەو گەنجەم دی کرێکاری دەکە و پەرە بە هونەرەکەی دەدا معنای حەزم کرد پشگیریەکی خۆمی بۆ دەربڕم لە کارەکەی سەرکەوتوو بێ و بەدای من پشگیریەکەین ئینشاءالله. زۆر سپاس. کاک هەڵگورد پەیامی جەنابتان چییە تا چەند ئەم پشگیریە هەانتانەدات کە لە کاری هونەریش بەردەوام بن؟ سەرتا دەستان خۆش بێ ڕاستی وەکو گەنجێ هونەرمەند وەکو کرێکارێک ئەو ڕۆژە کە دەرکەوتم من یعنی چاوەڕێەوە نەبووم هیچ کەسێ گولایەنێک کە پشتیوانیم بکات و یان هاوکاریم بکات خۆشحاڵ کاکشاهۆ وەکو کەسێک توانی یارمەتیمدا و نازەم ئەو گیتارەی بۆم کڕی بووە خۆ من ئاگام لێ نەبوو پێویستی ناکە ڕاستی بەڵام مادام دیاری خۆیەتی زۆر سپاسێکم و هیوادارم هەموو کەسایەتەکان هەموو ئەو کەسانی کەوا لە شاری کەرکووکن دەستڕۆیشتون ئەو ئەتوانن کار بکەن یارمەتی گەنجام بدەن یارمەتی و گەنجادەکەەوە بەهرەیانەیە ئەوتوانن کاریان لەگەڵا بکەن و ئیش بۆ ئەو گەنجانە زیاتر بەرەو پێش بچن و گەنجی کەرکووک هەموو کاتێ پشتگوێ خراوە ئێمە ئەتوانین هەر ناو شارەکەی خۆمان لەلایەن ئەو کەسانەوەکەوە پشتیوانی بکرێت و بۆ ئەوەی بتوانن زیاتر تەشجیع بکرێن و گەنجانە من وەکو گەنجێک ڕاستی خۆشحاڵ بووم ئەو بینینەکە هەموو شتێ بوو دەستخۆش هەڵبەتەوەی دەبینن بینەرانی پایتەخت میدیا دیاری کەسایەتی دیاری کەرکووک بەڕێز شاهۆ نەجم کەرکووکی بوو بە هەڵگورد عەبدولکەریم ئەو هونەرمەند و میوزیسیانی شاری کەرکووکە لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە وەکو تیمی پایتەخت میدیا کارێکمان لەسەر و گەنجە کرد کە بەهۆی ئەوەی کە لە ماوەکانی ڕابردووە کاری هونەرەکەی نەیتوانیوە بژێوی ژیانی دابین بکات بۆ هۆیەوە دەستی کردووە بە کاری کرێکاری